تەندروستی خێزانەکانە بۆیە وێڕای پیرۆزبایی لە هەموو منداڵانی کوردستان بە تایبەتی و منداڵانی جیهان بەگشتی و پیرۆزبایی لە خانەوادە و دایک و باوکان دەکەین بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان. ئێمە پێمان باش بوو ئەمڕۆ نەخۆشخانەی منداڵان لە شاری هەولێر بەسەر بکەینەوە کە ئێرە نەخۆشخانەیەکی نوێ لە نەخۆشخانەی ڕاپەڕین بۆ نەخۆشیەکان و نەشتەرگەری منداڵان و لە نزیکەوە ئەم خزمەتگوزاریانەی پێشکەش بە منداڵان دەکرێت بە سیستەمێکی نوێ بە ئاستێکی زۆر بەرز و لە هەمان کاتدا دیاری بۆ منداڵە چاوگەشانە ببەخشین کە ئەمڕۆکە لێرەدان. بەڕێزان ئەم نەخۆشخانەی ئێستامە لێرەداین بە سوپاسەوە بۆ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەر لە ماوەیەک بەڕێزیان ئامادە بوو لە مەراسیمی کردنەوەدا و هاتنی بەڕێزیان گرنگی بە پرۆژەکان و بە خزمەتگوزاریەکانی تەندروستی بە تایبەتی بۆ منداڵان دەربڕی. بۆیە لە ئێستادا ئێمە دەمانوێت پێتان بڵێن کە ئەم نەخۆشخانەیە کە بە سوپاسەوە لەلایەن گروپی کار و هەروەها کەسایەتی خێرخواز بەڕێز جەنابی کاک شێخ باز ئەم نەخۆشخانەیە دروست کرا بە سیستەمێکی تەواو جیاواز و زۆر پێشکەوتوو کە هەم لە ڕووی بیناسازی و کوالیتی ئەو بابەتانەی بەکار هاتووە کە لە بەرزترین ئاستا هەم لە ڕووی کارجێڕی و ئیداریەکەوە بە سیستەمێکی ئەلکترۆنیک کە دەبینن نەخۆش لە دەرگاکەەوە دێت بە سیستەمی نوێی چاوەڕوانکردن بە سیستەمی نوێی نۆڕەگرتن دواتر بە سیستەمی نوێی ئەلکترۆنی و دیجیتالی بۆ ناونووسکردن و کردنەوەی فایل و مانەوەی فایلی ئەم نەخۆشە لێرەدا و لە ڕووی پزیشکیەوە من دەمێت زیاتر باسی بکەم کە لە ئێستادا ئەمڕۆ بەڕێستان دەبینن کە سەرجەم بەشە پسپۆریە وردەکانی تێدایەوەتە پسپۆریە گشتیەکان نییە تەنها نەخۆشیەکانی منداڵان و نەشتەرگەری منداڵان بەڵکو ئەو پسپۆریانەیە کە پسپۆری وردن واتە دوای ئەوەی پزیشکانی پسپۆری نەخۆشیەکانی منداڵان بەڵام پسپۆری دووەمیان هەیە لە بواری بۆ نمونە تەنها لە بواری ڕێڕێوی میزەڕۆ و کلیا یان لە بواری هۆرمۆنەکان لە بواری کۆندامی هەرس و گەدا لە بواری ئیندۆکراینە لە بواری مێشک و سەرە ئەم نەخۆشخانەیە. بۆیە ئەمڕۆکە وێڕای پیرۆزبایی جارێکتر لە منداڵانی خۆشەویست ئەم بەشانە بەسەر دەکەینەوە و دەمانەوێت پێتان بڵێن کە تەندروستی منداڵان لای ئێمەی وەزارەتی تەندروستی زۆر گرینگە نەک تەنها لە نەخۆشخانە و چارەسەرکردن و دەرمان و نەشتەرگەری بەڵکو ئێمە لە کۆمەلگادا لە ڕێگەی بەرنامەکانی خۆپارێزی و چاودێری تەندروستی سەرەتایی لەسەر جەمبوونکە تەندروستیەکان چەندین پرۆگرامی تەندروستی منداڵ هەیە بۆ نمونەم بەرنامەکانی بەدخۆراکی و چاودێریکردنی خۆراک بەرنامەکانی کوتان کە بەرنامەیەکی یەکجار گەورە و گرینگە بۆ بنبڕکردن و کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان بەرنامەکانی دیکەی گەشەی منداڵ هەموو ئەوانە لە ڕێگەی ئەو دەفتەر و پڕا و فایلەیە کە بەش وێنەیەکی لای دایکان و باوکانە. من لێرە پەیامێکی ڕێنمایی و ڕاستپاردە و ئامۆژگاریم بۆ دایکان و باوکانی خۆشەویستەیە کە منداڵەکانیان دەبێت پابند بکەن بە سەردانی ماوە بە ماوە بەپێی ئەو خشتەیە کە لەو دەفتەرەی باسم کرد بۆ هەموو بنکە تەندروستیەکان لە هەموو گەڕەکێک لە هەموو قەزا و ناحیە و تا گوندەکانیش بنکە تەندروستیەکان بە شێوەی جوگرافی ئەو ماڵانە هەمویان منداڵەکانیان فایلیان هەبێت نابێت دایکان و باوکان تەنها بیر لەوە بکەنەوە کاتێک منداڵەکەیان نەخۆش بێت اینجا بیبەنە نەخۆشخانە دەبێت چاودێری تەندروستی سەرەتایی بۆ منداڵێکی ساغ و سەلامەتە بۆ بەرنامەکانی کوتانە بۆ گەشەی منداڵە بۆ بەدخۆراکیە بۆ چەندین بەرنامەی دیکەیە. تەندروستی منداڵ تەندروستی کۆمەلگایە لە کۆتاییدا تەندروستی خێزانەکانە تەندروستی ئایندەی هەموو تاکەکانی دیکەی کۆمەلگایە. جارێشتر بە خێراتتان دەمەوێت جارێشتر سوپاسی خانەوادە و کەسایەتی بەڕێز کاک شێخ باز و گروپی کار بکەین و جارێشتر سوپاس بۆ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم نەخۆشخانەی کردەوە. ئێستا ئەم نەخۆشخانەیە دەبینین بە فعلی لە خزمەتی منداڵانی سنووری پارێزگای هەولێر و دەوروبەر و ئەم داڵانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان ئامارەکان لە چ ئاستێکدا مەترسی گەورە لە ئارادا یاخود مەترسیەکان کەمن. بەداخەوە بەڵێ دوێنێ دووەمین حالەت لە هەرێمی کوردستان بە نەخۆشی پەتای تای خوێنبەربوون کە هیمۆڕێجیک فیڤەری پێدنێن جانی لەدەستدا. ئێمە بەر لە ماوەیەکی چەند ڕۆژێک بەر لە ئێستا ژڕامان گەیاند وەکو وەزارەتی تەندروستی نیگەرانین لە بوونی ئەم حالەتە. ئەم حالەتە
معناوە نییە کە نابێت هەموو ساڵێک یان چەند ساڵێک جارێک ئەم نەخۆشیە بوونی هەیە بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆر بوو لە هەرێمی کوردستان نەبوو بەهۆی ئەوەی کە لە عێراقدا لە ناوڕاست و لە شارەکانی دیکەی عێراقدا ژمارەیەکی زۆر و ژمارەکە لە بەرزبوونەوەدایە و حالەتەکان ڕێژەی توشبوون و داخلبوون و ڕێژەی مردنیش زۆرە بەداخەوە لە هەرێمی کوردستانیش ئەم دوو حالەتە پاش پشتڕاستکردنەوە ئێمە چەندین حالەتی دیکە هەیە گوماناوی بووە چەندین حالەتی دیکە تەوەقعات و پێشبینی لێکراوە بەڵام بە پشتڕاستکردنەوەی تاقیگەیی دوای ئەوەی کە لەلایەن پزیشکانی پسپۆڕی ئەم بوارەدا لە ڕووی سەریری و کلینیکیەوە گومانی لێ دەکرێت بەڵام پشکنینی کۆتایی و پشتڕاستکردنەوە بە پشکنینی تاقیگەیی ئەم نەخۆشەیە بەداخەوە نیگەرانین و ئەم حالەتە دووەمین حالەت بوو من دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەین هاوڵاتیانی بەڕێز حالەتی یەکەم بەداخەوە کە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بوو حالەتی دوم لە ناو شاری هەولێر بوو هەردوو حالەت پەیوەندی ڕاستەوخۆ بە ئاژەڵ هەبووە ئەو حالەتە یەکەم کە خاوەنی ئاژەڵ بوونە و ئاژەڵەکە نەخۆش بووە و ئەم نەخۆشیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە نەخۆشیێکی ئاژەڵی و هاوبەشە لەگەڵ مرۆڤدا ئەم نەخۆشیە بەبێ ئاژەڵ تووشی مرۆڤ نابێت و گواستنەوەکەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ لە ڕێگەی بەکارهێنانی یان بەرکەوتنی دەرهاوشتە و دەردراوەکانی ئاژەڵە و یان بەکارهێنانی گۆشتێکی ئاژەڵێکی نەخۆشە و یانیش ناڕاستەوخۆ لە ڕێگەی گەنە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازێتەوە حالەتی دووەمیش بەداخەوە کە تەعاملی لەگەڵ سەربڕین بووە لەگەڵ سەربڕینی ئاژەڵ بووە و بەداخەوە ئەم حالەتە ئەوەی ئێمە مەبەستمانە بەڕاستی لەگەڵ وەزارەتی کوشتکال لەگەڵ بەڕێز وەزیری کوشتکال و لەگەڵ تیمی ڤێترنەری لە ئاستی پارێزگاکان و ئیدارەکان تیمی هاوبەشەیە و تیمەکانیش کۆمەڵێک ڕێکاری خۆپارێزی و چارەسەریان کردووە مەبەستی ئێمە ئەوەیە کە هەم هاوڵاتیان هەم ئەوانەی کە لەگەڵ ئاژەڵدا بەخێو دەکەنیان سەردەبڕن دەبێ بە ڕێگای تەندروست و ڕێگا فەرمیەکانی ڤێترنەری و ڕێنمایەکانی وەزارەتی کوشتکاڵ بن نابێت گۆشت سەربڕین لە شوێنی نافەرمی و نابێ بە ڕێگەی گەڕۆک و لەسەر شەقامەکان بێ بەڵکو دەبێ ئاژەڵ دڵنیابین لە تەندروستێکی باشە و ئینجا سەربڕخانە بە شێوەیەکی فەرمی دەینێرێتە بازار و هاوڵاتیانیش دەبێ گۆشت و بەرهەمەکانی ئاژەڵ لە شوێنی فەرمی بکردن و دابینی بکەن بۆ خۆیان ئەوەی حالەتی دیکەش دەبێت کاتێک گومانێک دەکرێت لە چێلگەیەکی ئاژەڵیان کەسێک لە ماڵەوە ئاژەڵیە دەبێت دڵنیابێت لەوەی ئاژەڵەکەی تەندروستە پێشەوەی کە بەرکەوتەی هەبێت و من دەمەوێت لێرەوە جارێک تری سوپاسی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە لە ڕێگەی بەڕێزیانەوە فەرمانی دا و ڕەزامەندی دەربڕی لەسەر بودجەیەکی فریاگوزاری بۆ وەزارەتی کوشتکاڵ بۆی بتوانن هەڵمەتەکانی پڕژاندن و هەڵمەتەکانی خۆپارێزی و بەکارهێنانی ئەو